بنێوی خوددا من کاوەی زەبەردەست دانیشتووی ئاوای حسێن ماما سەر بە شاری بۆکان. ئێمە ماوەی 10 ساڵ دەبێ کە لەو ئاوایە خەریکی کاری شیرنین و بۆ ئومێدی خوددا ئیشەڵا بە هیواین ئەم مانگە ڕەمەزانە کە هاتووە تەغییراتی لە کارەکەماندا ئیجاد دەکەین. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆرترین مەسرەفی خەڵک بامیە زلوبیایە و مەسرەفی شیرنی کەم دەبێتەوە. لەو مانگەدا خەڵک زۆرتر ڕوو دەکەنە بامیە زلوبیا و ئێمەش شیرنی پوختەکەی کەم دەکەینەوە دەکەینە بامیە زلوبیا. بامیە زلوبیاش فەرقیە لەگەڵ پوختی شیرنی، بۆیە فقط لەو مانگەدا کارەکەمان تایبەت فقط بامیە زلوبیایە و شیرنی لێ نادین ئێمە. ئەو ئاوی کاڵحان کوڵاماند ئاو شیلەیە میقدارێکشمان ڕۆن تێ کردووە هەتا دەگا بە دەمای بەیسلات جۆش کە دەکوڵێ. وەختێک کە ئاوەکە کوڵی دێنین ئاردەکەی دەکەینە نێو دەستگاوە لێکی دەدا و دوایی ساردی دەکەینەوە. وەختێک کە هەویرەکەمان ساربەوە بە ئەندازەی 3 شانە هێلکە دەیکەینە نێو هەویرەکەوە و لێکی دەدا. وەختێک کە هێلکەمان تێکرد ئامادە دەبێت. وەختێک کە ئامادە بوو ئامادەی ڕۆکردنە، ئامادەی قیفگیریە بە ئیسلا دەکەینە نێو ڕۆنەکەوە و دوایی دەخینە سەر گازەکە کە دوایی دەیبینن ئینشاءالله.
بسم الله الرحمن الرحيم. ئەمنیژ یاسینی زەبەردەست خەڵکی شاری بۆکان لەو ئەوەیە مدت بە 10 ساڵە خێرێکی کارین و خەرێکی دروستکردنی شیرنی و بامیە زلوبیاین کە بە یارمەتی خدای متعال دەمانهەیە ئەو ساڵی ڕەمەزان شتێکی تایبەت و خاوێن بۆ ڕۆژەوانی عەزیز دروست بکەین. ئێمە لەو کارگای خۆمان کە خەریکی کارین ئەلبەتە ئەو جملەیە پێشتردا بڵم کە تەوهین نەبێ بە لە هەمکارانی خۆمان لە دۆستانی خۆمان زۆر کەس کار دەکا هێلکەی شکاو دێنێ شتایەکی نامەرغوب دێنێ لە کاری دەکا بە زیاتی ئەوەی کە لە ڕەمەزان داشتی جوانتر و تایبەتی تر بێنێ چونکە شتەکە زیاتر مەسەر دەبێ شتێکی تۆزە خراپتر دێنن لە کاری دەکەن. بەڵام ئێمە لەگەڵ کاکم بەرنامەی ژیانی کاری خۆمان وا دامەزراندووە کارمان بە بەهداژ نییە کارمان بۆنی خەڵک دەمان بینێ نامان بینێ بناغی کاری ئێمە لەسەر ئەوەیە کە قورئان دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ألم يعلم بأن الله يرى ئایا خەڵک وا نازانن کە الله متعال دەیان بینێ ئێمە کاری خۆمان وا دەکەین کە الله متعال چاوەڕێمان چاومان لێ دەکا هەر کارێکی کە دەکەین الله متعال چاودێری کارەکەمانە شتێکیش کە دەدەین بە خەڵک لە پێشدا بۆ خۆمان دەیخۆین دوایە تەحویلی خەڵکی دەدەین. ئەو بامێکەی ئێمە وردە وردە خەریکە ئامادە دەبێ وەختێک کە سوور بۆەوە نیشانەی ئامادەبوونە بەڵام هەر بۆ جۆرێک کە برای عەزیزم پێشتر تەرکیباتەکەی باس کرد لە تەرکیباتی ئەوڵی بامیە ئەگەر لەگەڵ ئاوەکە و ڕۆنەکە ئەگەر شیلەت تێکرد بامیەکە سوور دەبێتەوە ئەگەر شیلەت تێ نەکرد بامیەکە حاڵەتی سپی دەبێت خام نییە بەڵام هەر حاڵەتە سپێ دەبێ و بەڵام برژاوە ئەلان کە وردە وردەوە دەبرژێ دەری دێنینەوە دەیخێنە نێو شیلەکەوە تاکو بە ئەندازەی کافی خۆی شیلە بمژێ. معمولا لە وڵاتی ئێمەش بامی زلوبیا مختصی مانگی پیرۆزی ڕەمەزانە چونکە جەماعەت کە بە ڕۆژوو دەبن خەندی بەدەنیان دێتە خوارێ ئێوارەیان زیاتر لە هەموو شتێک پێویستیان بە قەندە بۆیە ئێمەش زیاتر ئەکسەری وەختەکان شیرنی ساز دەکەین بەڵام بامی زلوبیا تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو زۆرێک کە من بۆ خۆم لێرە هەستم کردووە کە ماوەی 10 ساڵە لێرەین ئەو ساڵ بەبوونی ئەوەی کە الحەمدولله بارانی چاکباری و هەوا ئێستا هەرفێنکە کاری کشاوەرزی و کاری خەڵکیش زۆر دەرنەکەوتووە خەڵک ئەو ساڵ زیاتر لە ساڵان بەڕۆژوون زیاتر لە ساڵانش ئێمە فرۆشمان بۆ الحەمدولله شکر بۆ خوددا دەکەین ئەوە ژێکێکە لە بەرەکەتی مانگی پیرۆزی ڕەمەزان کە ئێمە بازارمان خۆشترە و فرۆشمان هەیە.
زۆر کەس لە دۆست و ئاشنایان سوالمان لێ دەکەن پرسوڕامان لێ دەکەن لەبارەی سازبوونی بامیاوە زۆر کەس دەڵێن ناوێرین بیخۆین لێ دەترسین لە ڕۆنەکەی لە ماوادەکەی ئەوەڵم بامیا شتێکی ئەوەندە عەجیب و غەریبی تێ ناکرێت کە تۆ لێ بترسی کە دیتمان لە ئەوڵی کارەکە بامیا لە ئارد و هێلکە و شتێکی عادیە تەنیا شتێکی کە جێی سوعالە ئیسفادە لە ڕۆنی مەخصوصی سۆڕەکردنی ئەو ڕۆنی کە فەقەت لە فەسڵی ڕەمەزاناندا ئەکسەرەندێ ڕۆنیکی ماعی مەخصوصە بەشی 2 یا 3,000 سوورکردنەوە دەکا وەزێ مەترسیش نییە کابرا بڵە کاکە ئای زۆر شێژی عەجیب و غەریبە ئەو ڕۆنە کاکە زۆری پێ سوور دەکەنەوە یا 10,000 نەخێر ئەو ڕۆنە لە ئەندازی خۆی زیاتر ناتوانانی کاری تۆکەی یعنی قابل ئیسفادە نییە یعنی ئەگە بوو بە 3,000 یا 4,000 لەوە زیاتر ئەو ڕۆنە قابل ئیسفادە نێ و هەڵدەچێ وەختیش کاڵچوو بەکاری ئیسفادە نایە ئەوە یەک لای قەزیە دوو منیش تەنیا تۆسیەکێ بۆ دۆستان و ئاشنایان و هاوشاریان هاوڵاتیان لە جێگەهایەک بامیە زولبیاتە یەکەن کە معتەبەرە کە دارێک کارتی بێداشتن کاری سڵامەتن بە ئیسلام جێگەهایشی خاوێن بێ لە فەتی ڕەمەزاندا متیزفانەکە ڕەمەزان هات هەر کەس هەڵدەستێت لە گۆشە و ماڵی خۆی لە حەسا لەولا دەست دەکات بە زولبیا سازکردن چونکە خەڵک خەهانی زۆرە و دەرخاستی زۆرە لەو فەسڵدا خەڵک زۆر دەکات بە زولبیا ئەوجار بامیەکە خلاص بوو دەمان هەوێ زولبیا دروستکەین زولبیا لەگەڵ بامیە مایەکەیان فەرقی هەیە زولبیا تایبەت نیشاستە و ماستە دایدنین کە هەڵبێ دوای ئەوەی کە 5-6 ساعاتێکی پێچوو ئەم کەشە قیفکاری دەکەین و لە نێوڕۆندا سووری دەکەینەوە نکتەیە کە بە لازمی دەزانم ئاژێ دۆستانی بکەم زۆر کە زولوبیا ساز دەکا بە خۆی لە ماڵەیە پان دەبێتەوە پانبوونەکەشەوە کە ڕۆنەکە ساردە داغ نەبوو دەبێت ڕۆنەکە بە حدێک داغ بێ بە مەحزێوی ڕۆکنی مایەکە بۆ خۆی بێتەوە سەرنەک بە بنی تاوەکە بچەسپێ و پان بێتەوە دووەمی مۆرد ئیوایە دەبینی بامیە زولوبیاکەی کە ڕۆژێ دەمێنێتەوە نەرم دەبێتەوە نەرمبوونەوەی زولوبیا یەکەوەی کە شیلەکەی زۆر داغا دووەمن ئاوی زۆرە ئەگەر ئاوی زۆر بێ زولوبیاکە نەرم دەبێتەوە هەشمانە عدەیە کە بە زولوبیاکەی تێدەکەن زولوبیاکە کولنە شیلەکە نامژێ ئەوە لێتەوەی کە شیلەکەی ساردە زولوبیاکەمان کارۆ کەسمان شیلەکەوە لەسەر ئەو تەختانێدا دنین هەتاکو جوان بسۆڕەتەوە شیلەیەکی کە زیادی پێوەیەتی کاتەوە نێو شیلەکە من بێزگە لە شغڵی قەنادی مامۆستای ئاینیم مامۆستای ئاینی ئاوایی چولابادی بۆکانم کە الحەمدولله مدەتی 2 ساڵە لە خزمەتیاندا هەم الحەمدولله کلاسی قورئانمان هەیە بۆ منداڵان جمع جەماعەتی باشمان هەیە و تەوسیەیەکم بۆ مامۆستایانی دیکە ئەوەیە بە بێئەدەبی نەگرن ئەگەر بتوانن وەکو من بتوانن لەسەر پێی خۆیان ڕاوەستن شغڵێکیش بکەن زۆر باشترە چونکە ئینسان ئەگە بتوان لەسەر پێی خۆی ڕاوەستەیە قاعدەتەن حرمەت و عزەتێکی دیکەشی هەیە زمن پێم خۆشە ئەگەر مامۆستایان توانیان شغڵێک کارێکی دیکەشیان هەبێ بۆی کە بتوانن ژیانێکی ڕێک و پێکتریان پێبەڕێوە بچێ زۆر کە سوالمان لێ دەکات بۆچی بامیە زولبیا ناخەنە 1 ساڵەوە بامیە زولبیا لە 1 ساڵدا ئیشێک دەبێتەوە و ئەگە سەرەکەشی بنیەوە لە کارتۆندا بازم هەر ئیشکەوە دەبێت بامیە زولبیا لە حەوایەکی عادی و معمولیدا هەوایەکی معمولی بخوات جوانتر دەمێنێ و ڕێک و پێکتر دەمێنێ لە نێو 1 ساڵدا بامیە زولبیا جوان نامێنێتەوە وڵا قاعدەن بامیە زولبیا
دوی ئەیلا سێ ڕۆژ هەر ئاوە شەق و جوانە بەڵام لە 2 ڕۆژ 3 ڕۆژ بەلاتر یەواشێواش کێفێتەکەی دەزەدا نەرم دەبێتەوە ڕەنگی ناحەز دەبێ تاوا دەبێت ئێمەش قاعدە هەر بە ئەندازەی 1 ڕۆژ و 2 ڕۆژ ساز دەکەین هەموو ڕۆژێ پۆخت دەکەین هەموو ڕۆژێ کار دەکەین ئەو ڕۆژە تاوا دەبێت بۆ سپێنێ ئیوارە لێ دەدەینەوە یعنی ئێمە بامیە ڕۆژێک یاز دەبێت ڕۆژێکمان ناوێنێتەوە فقط 1 ڕۆژ ئەو ڕۆژە فرۆژەکەمان دەکەین و بۆ ڕۆژی بعدی ئازنەوەی کە لێ دێنەوە پوختی جدید لێ دێنەوە مشکی ئەو کاری ئەمەش فەرزی میسال گەرمای زۆرە کەسێک کە بە ڕۆژوو بێ بەڕاستی ئازێت دەبێت گەرماکەی زۆرە دەبێت حساس بی 1 لەحظە هەواست پەر بێ بامیاکە لێزای دەبێت هەتا دێ دەستەوە عەزێتی زۆرە السلام عليكم بخير مرحبا يا خدا بخيري سرساو بخيري سرساو وقربان دوكاني خدا بخيري بتساوان فرم كاكي جا قربان قابلين يا تاخذاكي وكان اخوته لا زاف مبرا باشا بزياده يا اخوان سرساوه كانوا بخيري سرساوه كانوا بقربان دم خذها على قبله سرساوه كانوا السلام عليكم الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا